مەریوان پیشەی مامۆستایە و دانیشتووی قەزای کەلارە. ئەو پارە و سامانەی کە لە دوای کۆچی دوای باوکی بۆی جێدەمێنێت دەیبەخشێت بە 45 توشببووی شێرپەنجە و ژمارەیەک ئامێری پشکنینیش بۆ نەخۆشخانەی هیوای تایبەت بە چارەسەرکردنی توشببوانی شێرپەنجە دابین دەکات. ئەو هەستە خۆشە شعورە ئیجابیەی لەناو بەخشینا بەدەستێ من پێشتر تاقیم کردووەتەوە و ئیسەش بەم هەستە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم هەستەی کە ئیسە هەیمەنم بووە قەت. ئەو لەزەتەی لەم لە دوای بەخشین بەدەستێت لە هیچ لەزەتێکی تر نییە. چیرۆکی توشببوونی خوشکەزایەکی مەریوان بە نەخۆشی شێرپەنجە لە ساڵانی ڕابردوودا هانی ئەدات کە ڕۆژانێک دەرفەتی بۆ ڕەخسا هاوکاری توشببوانی شێرپەنجە و پڕکردنەوەی پێداویستیەکانی نەخۆشخانەی هیوا بکات. دوجار کات تێپەڕی و مەریوان خەونەکەی بەدیهات. پێشتر خوشکەزایەکم تووشیم نەخۆشیە بوو، حاڵەتی دەرونی خوشکم بینی، حاڵەتی دەرونی خۆیم بینی، زیاد لە حەد منیش ئەم هەستەم بینی کە ئەوان چۆنن، بۆیە لە ئەوەوەی تر من حەزمە کرد وەکو باژێک لەسەر لە ساقی خۆم دایمە پارە ببەخشم. با پێی توێژینەوەی کە لە ساڵی 2021 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام درراوە، کەسێک بڕێک پارە کۆ دەکاتەوە بەسەر دوو گروپدا دابەشی دەکات. با گروپی یەکەم دەڵێ ئەو بڕەپارەیە لە نێوان خۆتاندا دابەش بکەن و هەرێکە و پشکی خۆی ببات. با گروپی دووەمیش دەڵێت ئەو بڕەپارەی کە پێم داون دابەشی بکەن بەسەر خەڵکانی کەمدەست و هەژاردا. دوای چەند هەفتەیەک لە لێکۆڵینەوە دەرکەوت گروپی دووەم کە پارەکەیان دابەش کردووە بەسەر خەڵکانی کەمدەست و هەژاردا ئاسوودەتر و بەختەوەرتر بوونە لە گروپی یەکەم کە بڕەپارەکەیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە. پزیشکەکانی نەخۆشخانەی هیوا دەڵێن نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی شێرپەنجە بوجەی زۆری دەوێت و لە زۆر کاتدا پێویستی بە هاوکاری خەڵکانی خاوەن سەرمایە و کەسانی خێرخواز و بەخشندە هەیە. نەخۆشخانە شێرپەنجەیەکان زۆر جار حکوومەت بەرگەی ناگرێ، بەرگەی ئەو ناتوانێت بچێتە ژێرباری ئەو هەموو پارەیەوە، لەبەرەوەی نەخۆشخانەیەکی وەکو هیوا ئەگەر بە حەجم سەیریکی بە نەخۆشخانەکانی کە بچووکتر بێ، بەڵام بودجەکەی چەندین ئەوەنی نەخۆشخانە گەورەکانە. شێرپەنجە بە نەخۆشیە ترسناکەکە ناسراوە و ساڵانە لە جیهاندا ژمارێکی زۆر خەڵکی بەهۆی ئەو نەخۆشیەوە ژیان لەدەست ئەدەن. پێدانی ئومێد و ئارامیش خاڵی بەهێزە بۆ توشببوانی ئەو نەخۆشیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.